گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک پێشەوە زۆر بەخێربێت. ئەمڕۆ هەر کەس لەسەر سەردانەکەی سوودانی قسەی کرد بۆ هەرێمی کوردستان زۆر بە گرنگیەوە باسی کرد. گرنگی ئەم سەردانە لە چیدا بوو؟ بە ناوی خۆی گەورە سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێز. گرنگیەکەی لەوەدا بێگومان کۆبوونەوە و سەردان و گفتوگۆ و دانیشتن لەسەر چارەسەری کێشە زۆر باشترە لەسەر لە دوورکەوتنەوە و داخستنی دەرگا و نەگەڕان بە دوای چارەسەری کێشەکانە. لەگەڵ دەستپێکی ئەم کابینە ئێواگەدارن کە بەڕێز سەرۆکوەزیران مەسرور بارزانی یەکەم سەردانی بۆ بەغدا بوو و ویستوێتی لە بەغداوە چارەسەر بۆ کێشەکان بدۆزێتەوە. لە مقابلە ئێمە پێمان خۆشە کە سەرۆکوەزیرانی عێراقیش ئەوێت کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکە لەبری دوورکەوتنەوە و گەورەکردنی کەلێنەکانی نێوانمان. ئەم دانیشتانە دەرگای چارەسەری کێشەکان بە کراوەیی ئەهێڵنەوە و بۆ دەرگاکان داخرابوون. هەندێک جار هەرێمی کوردستان و بەغدا گەیشتوتەوەی کە پەیوەندیەکانیان دەرگاکان داخراون، بەڵام ئێستا لە ئاستێکی باشایە بەشێک لە کێشەکان چارەسەریان بۆ دۆزراوەتەوە و بەشێکیشیان ئەم مناقەشە و کۆبوونەوانەی کە ئەکرێن چه سەردانی جەنابی کاک مەسرور بۆ بەغدا چ سەردانی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەولێر، بێگومان ئەمە دەرەنجامی باشیە بێت لە چارەسەری کێشەکانە. زۆر باشە. ئەوەی کە سوودانی ئەمڕۆ هێناوی بۆ هەرێمی کوردستان بۆ سەرمێزی گفتوگۆ بە تایبەت لەگەڵ سەرۆکوەزیران مەسرور بارزانی باسی بکات چی بوو؟ ئەو بابەتانە چی بوون کە دەیانویست گفتوگۆی لەسەر بکرێت؟ کام دۆسیە زۆر گرنگ بوو؟ نزیکترین دۆسیە ئاگدارن کە مەسلەی سەرژمێری ئەمە مناقەشەیەکی گەرمی لەسرە و دۆسیە کە هەم حکوومەتی فیدراڵ پێی محتەمە و هەم حکوومەتی هەرێمی کوردستان پێی محتەمە مەسلەی دەستپێکردنەوەی ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستانە. ئەم دوو بابەتە قسەیان لەسەرکرا. لە پاڵ ئەمەشا ئێستا بابەتی موچە ئیتر بابەتێکە لە هەموو کۆبوونەوەیەکە ئێمە ئەبێت بڵێن کە فەرمانبەرانی ئەمڕۆ ئەبێ بڵێن کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان مافی خۆیان وەکو ناوچەکانی دیکەی عێراق لە کاتی خۆیان موچەکەیان وەربگرن. موچێ مانگەکەی دەستکا پێشەوە. ئێوە ئاگادار بوون کە هەفتەی پێش و شاندێکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لە بەغا بوون و ئەوەندەی کە من لەوانم پرسیوە تەسەورەکەین هەفتەی داهات و ئیشەڵایان ئەگەر بەیانی فریا بکەون ئەگەرنا پێیان وتراوە کە هەفتەی داهات و پارەی موچەیە مانگیان ئێرترێت. ئەمڕۆ بابەتی موچە لەسەر مێزی گفتوگۆکان بوو؟ بابەتی موچە نەک بەتەنها یەک مانگ جەنابی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بە دوای چارەسەری ڕیشەیی ئەم کێشەوەیە و هەمیشە بیری بەرپرسانی باڵای عێراقی خستۆتەوە کە ئەمە مافە و ئەمە خێر نییە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان، بەڵکو حەقە و پێویستە وەکو هەر ناوچەیەکی دیکۆی کە دەستور مافی داوە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو ئەو ڕێکەوتانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا یعنی هەبوون ئیلتیزامیان پێوە بکرێت و جێبەجێ بکرێن. هەندێک جار عەرقەلە بۆ ئەم ڕێکەوتانە هاتووەتە پێش، ئەبینی کە لەوانەیە بەهۆی تێبینی لەسەر موچەی 50 کەسەوە موچەی هەموو فەرمانبەرانی سوودانی یاخود لایەنە نا ئێمە عەقڵیەتی چارەسەر لە بەڕێز سوودانی بەدیەکەین و پێمان وایە کە هەتاوەکو ئەمڕۆیەک بۆ لەوانەی خەمخۆرانە بە دوای چارەسەری کێشەکان ئەگەڕاوەوە ئەوێت ئێوە ئەزانن کە لە ناو حکوومەتی فیدراڵدا مەرجنیە هەموو کەس بە دوای چارەسەرا بگەڕێت، لەوانەیە خەڵکێکی شەبێ بە دوای عەرقەلەیە بگەڕێت. بۆیە ئەم عەرقەلەیە نەک بەتەنها بۆ هەرێمی کوردستان، لەوانەیە بۆ حکوومەتەکەی بەڕێز سوودانیش دروستیان کردبێت. بۆیە نزیک بوونەوە و لێک تێگەیشتن پەیوەندێکی توندوتۆڵی نێوان هەردوو سەرۆکوەزیران هەتا ئێستا دۆخەکەی بەم شێوە سەقامگیرە ڕاگرتووە کە ئەمە ئەو دۆخەیە پێویستە بۆ هەموو عێراق و بۆ هەموو هەرێمی کوردستانیش. زۆر باشە. لە باسی لە باری دۆسیەی نەوتەوە دەگوترێت کە ئیدی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بووە بە ئەمری واقع. ئەم دۆسیەیە گەڕانەوەی نییە، ئەمە ڕاستە؟ بەڕێستە زانی کە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەمەداوە و دوای بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران کە گۆڕانکاری لە مادەیەکی یاسای بودجەیە ئەبێت ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیران بێتە ناو ئەنجومەنی نوێنەرانی ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەندی کرد و دوای ئەبێ بێتە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئەبێ پەرلەمانیش پەسەندی کە ئینجا دوایی جێبەجێکرێ. بۆیە بڕیارەکە دراوە، ئێمە چاوەڕین کە هیچ کێشەیەک لە ناو پەرلەمانی عێراق بۆ $16 هیچ کەم و زیاد دەکرێت لە پەرلەمانی عێراق. ئەم مەعمەلەیە دەمێکە لە بینی کۆمپانیاکان و بەرپرسانی وەزارەتی نەوتی حکوومەتی عێراقا هەبووە و تۆزانی کە پێشتر پارێکی کەمیان دیاری کردبوو $6 دیاری کرابوو کە
کۆمپانیەکانی نەو دەیانۆت ئەسڵەن قابلی مناقەشەش نییە 6 دلار بۆی ئێستا کۆبوونەوەی سێقۆڵی لە نێوان کۆمپانیا نەوتیەکان و وەزارەتی نەوتی عراق و سامانە سروشتەکان یاریمی کوردستان کە یەکرێت دقیق ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ بکرێت و ئەگەر کۆمپانیەکان ڕازی بن پێویست بە هیچ کۆبوونەوەیکی دیکە ناکات لە نێوان هەرسێ تەرەف لەبەرەوەی کە ئێمە چەندین کۆبوونەوەمان هەم حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکان ئەنجامی داوە و هەم کۆبوونەوەی سێقۆڵی ئەنجام درراوە و هیچ گۆڕانکارێک ڕووی نەئەدا لەوەی کە ئەو 6 دلارە بەس ئەمە پێشهاتێکی باشە بەمەرجێک عێراق ئێستا پێویستی بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە بێگومان زیانێکی زۆر بەر بە تەنها هەرێمی کوردستان نەکەوتووە زیانەکە ئەوەیە کە تاوەکو ئێستا 21 میلیارد دلار زیان بەر داهاتی عێراق کەوتووە کە ئەم پارەیە ئێمە لاریمان نەبووە لەوەی کە بگەڕێتەوە سەر بودجێ عێراق و هەم ئەرکی حکوومەتی عێراقیشی لەوانەیە ستروکترە کرد لەوەی کە حەقی هەرێمی کوردستان بدات. باشە عێراقم زیانی بۆ لە خۆیدا کە ئێستاوە داوای هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان وەڵڵاهی حەقم پرسیارەیان لێ بکەین ئێمە لەوان. زۆر باشە. کاک پێشەوە باسی پێکێنانی حکوومەت کرا ئەمڕۆ بێگومان سوودانی دەڵێت کە ئێمە داوا دەکەین هەرچی زووە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێ. ئایا سوودانی ڕۆڵی نێوەندگیر دەبینێ لەم نێوەندەدا؟ ئێمە لە کێشەیانین هەتا ناوی بنین نێوەندگیر و نەگەیشتونەتە حاڵەتی بەستەڵک هەتاوەکو پێویستیمان بەوە بێت نێوەندگیر بێتە نێوانمانەوە. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕاستە بانگەشەیەکی تند و گەرمیان بەڕێ کرد بەڵام لە کۆتاییە هەموو وتیان کە ئێمە دوژمنی یەکتر نین ئەمە کێبڕکی هەڵبژاردنە بۆیە ئەی سەرۆگۆزیران مەسرور بارزانی چی بۆیە مادام کە وترا ئێمە دوژمنی یەکتر نین ئەکرێت لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی نێوەنگیریان هەبێ خۆیان ڕێک بکەون و کابینەیەکی تازە دەست بەکار بێت. سەرۆگۆزیرانی عێراق دەڵێت ئێمە پێمان خۆشەکە دەسوبرد بکەن لە پێکهێنانی ئەم کابینەیەوە دوای پیرۆزبایی ئەنجامەکانی هەڵبژاردن وتی کە هەڵبژاردنێکی باش و شەفاف لە هەرێمی کوردستان بەڕێوە چوو ئەمە شتێکی باش بووە ئەمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم خطوەوە گرنگ بۆ کە هەڵبژاردنێکی ڕێکوپێک لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. ئەمڕۆ دیسان داوایەوەی کرد کە پێکهێنانی کابینەکە خێرابێ و لە مقابلە بەستێتی کە کابینەی نوێ حکوومەت زوو پێک بێت. سەرۆگۆزیرانی عێراق ڕایگەیان کە کابینەی تازەی هەرێمی کوردستان پەیوەندی بە عێراقیشەوە بێت و وتی کە ئەگەر لە هەرێمی کوردستان دۆخێکی سەقامگیر هەبێت ئەمە کاریگەری لەسەر سەقامگیری عێراقیشە بێت. بۆیە ئێمە پێمان خۆشە کە هەم هەرێمی کوردستان کە ڕاستەخۆ پەیوەندی بە عێراقیشەوە هەیە سەقامگیریەکی سیاسی کۆمەڵایەتی و لە هەموو بارەکانە سەقامگیری هەبێت بۆی کە بتوانین کاری باش بکەین. لە مقابلە بەڕێز سەرۆگۆزیرانی ئەم سەقامگیریە سیاسیە کاریگەری لەسەر بەختاش دەبێت ڕنگدانەوەی دەبێت؟ بەڵێ ئەوان خۆیان دان بەوانێن کە سەقامگیری هەرێمی کوردستان پەیوەندی بە سەقامگیری هەولێر پەیوەندی بە سەقامگیری بەغداشەوە هەیە. بۆیە ئەو کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان هەم بۆ ئەوە بوو کە پێیان بڵێت هەڵبژاردنێکی شەفاف و ڕێکوپێک بەڕێوە چوو هەم پیرۆزباییان لێ بکات ئەوانەی کە کورسیان بەدەستهێناوە هەم داوایان لێ بکات ئەوانەی کە مەیلیان هەیە بۆ پێکهێنانی حکوومەت و حەزەکەن بەشداری بکەن لە کابینەکەیە بێنە پێشەوە ینی بەنیەتی پێکهێنان بەنیەتی چارەسەر بێنە پێشەوە و سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستانیش ڕایگەیان کە ئێمەش لەگەڵەوەین کە کابینەکە زوو پێک بێت و هەر لایەنێک ئەو تەڵەبیەی کە هەیەی تەڵەبیەکی لۆجیکی معقولی قوبوڵکراوە بێت مبالغەی تیا نەبێت بۆی کە ئەو داواکاریانی کە پێشکەشیەکەن بەونیەتە نەبێت کە تۆ کابینەکە پێکنێت بەونیەتە بێت کە بتوانی کابینەکە تەشکیل بکەیت. ئەگەر بەم جۆرەوتی بێنە پێشەوە تەسەورەکەین قورس نابێت کە کابینەی تازەش پێکێنرێت. کاک پێشەوە بێگومان ئەمڕۆ خۆشت گوتت کە باس لە پرۆسەی سەرژمێری کراوە هەفتەیەکی ماوە چۆن باسی ئەم پرۆسەیەیان کرد بتایبەت کە کورد تێبینی هەیە ئایا ئەمە دەرفەتە یان وەکو ترسێک سیر کرا بۆ کورد؟ ئەتوانم بڵێم قەلەقیەک هەبوو. قەلەقیەکە دەرەنجامی ئەوەی کە لە ڕابردوو ڕوویداوە. لە ڕابردوو چی ڕوویداوە ئێوەزانن کە دەستبردن بۆ زەوی هاونیشتیمانیانی کوردیان هەر مەسەلەن هەندێک لە مەسیحیەکان لە دەشتی نینەوە کێشەیان بۆ دروستکرا و تورکمان لەوانەیە کێشەی بۆ دروستکرا بێ. قەلەقیەک هەبوو کە بەهۆی ئەم سەرژمێریەوە دەستێوەردانێکی قوڵ بکرێت لەو ناوچانە لە ڕووی گۆڕانکاری دیمۆگرافی و
بەرگێکی یاسایی پێ بدرێت کە بەڵێ ئەم ناوچەیە مڵکی فلانە کەسە یان مڵکی فلان نەتەوەی فلان پێکاتەیە. بەڵام سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ نا دەمێکە سەرقاڵی ئەم بابەتەیەوە زۆر هەستیار بۆ لەسەرەوەی کە ئەنجامدانی سەرژمێری لە ناوچە کوردستانەکان بە مانای چارەسەری یان بە مانای دیاریکردنی ناسنامە ئەم ناوچانە نییە. بە مانای ئەوەیە کە سەرژمێریە کە ئەنجامە درێت بەڵام لە کۆتایی ئامادەی 140 ئەم پرسە یەک لاکاتەوە نەک سەرژمێری و تەنها دەستوری عراق ببێتە بنەما بۆ چارەسەری کێشەیە و ناوچانە ئەوەی کە ڕووی داوە درێژە ناکێشێت لەو ناوچانەیە و هەرێمی کوردستان بە مەسلەی مادەی 140 ڕازیە. بەڵام بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نەبووە کە ئەم سەرژمێریە پێناسەی ناسنامە ئەم شوێنانە دیاری بکات. بۆیە بەڕێز سەرۆگۆزیران پێش چەند ڕۆژێکیش هەفتەی پێشووکە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دیاریکرا وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان شەرحی کرد ڕوونکردنەوەی دا کە چی ئەگوزارێ لە مەسەلەی سەرژمێریە. زۆر بە کورتی وەڵامە بیتەوە سپاس دەکەم. حکوومەتی هەرێمی کوردستان هێشتا ئومێدی بە پرۆسەی بە مادەی 140 هەیە؟ ئەمە ئومێدمان بە جێبەجێکردنی هەموو مادەکانی دەستور هەیە لە ناویان مادەی 140 بەڵام دەستی لێ بەرنادەین و بەتایبەت ئەوەی کە لەوانەیە ئەگەر موچەی مانگێک تاخیر بوو بەیان ئێمە دەتیم بنێرینە بەغدا دەجار ڕۆژ جارێک بڕۆن لەبەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و کێشەیان نەبێت و حەقی ئێمەیان لە هەندێک حاڵەتا خواردووە نەمان کردوتە مشکیلە لەبەر دۆخی سیاسی عراق بەس خاکی ئێمە ناخورێت. دەستخۆش پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بەخێر بێت.